ئێمە وەکو مەڵبەندی دوانزەی ڕخسنی چەمچەماڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە 45 ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارماندا کە لەسەر پێشنیاری هەواڵانی بەشی ڕاگەاندن کە کۆمەڵێک لە ڕۆژنامە نووسە بوێر و چالاکەکانی سنووری ماڵبەند کە هەر یەکەی لە مەحەتەیەکە لە ڕۆژگارێکە خزمەتی یەکێتیان کردووە و ئێستاش ئامادەن خزمەت بکەن خەڵاتیان بکەین. خۆی ئەو خەڵاتە بەڕاستی وایە لە ڕۆژی یەکی شەش وایە، بەڵام بەهۆی ئەم ڤایرۆس و نەخۆشیەوە تەجیل بوو. ئەمڕۆ توانیمان ئەو خەڵاتیان پێشکەش بکەین. هیوادارم کە کاری باشتر بکرێ، ڕۆژنامە نووسەکان بەردەوام پێویستیان بە بینینی خولی زیاترە، پێویستیان بەوەیە کە بەردەوام پەرە بە تواناکانیان بدرێتەوە. بۆیە هیوادارم وەکو چۆن یەکێتی کۆنگرەی نوێبوونەوەی بەست بە هەمان شێوە کۆنفرانسە بەستە یاخود جۆرێک لە گۆڕانکاری و شێوازێک لە کارکردنی نوێ بێنێتە ناو میدیا و ناو ڕاگەاندنی یەکێتی. هیوادارم ئەم سەرکردایەتی تازەی یەکێتیە بە تایبەتی کاک پاڤێڵ و کاک لاور لایە بکەنەوە لە ڕاگەاندەکانی یەکێتی بتوانن دووبارە یارمەتی کادیرەکانی بدەن، پشت و پەنایان بکەن نێ بۆی ئەوانیش ئیش باشتر بکەن. کوردستان سەرەتا بۆ دابەشکردنی خەڵات داوا لە هەواڵی تێکۆشەر و سەرکردن لە قورآن و کچان سڵاو لە دەنگ و لە قەڵەمە بیرەکانی